وەک لە راپۆرتەکە بینیمان شۆفێران بەتایبەت لە وەرزی هاویندا زۆر بەترسەوە شۆفێری دەکەن چونکە مەترسی لەسەر گڕگرتنی ئۆتۆمبیلەکانیان زۆرە. بۆ هۆکارەکانی لە بەڕێز شاخەوان سەلاح کە ناسراوە بە وەستا شاخەوان شارەزای میکانیکی ئۆتۆمبیل ئێستا لە ستودیۆ لەگەڵ من ئامادەیە پرسیارەکانمان ئاڕاستەوە دەکەین. کاک شاخەوان زۆر بەخێربێت. وەستا شاخەوان ئەگەر پێمان بڵێ لە وەرزی هاوینە بۆچی مەترسیەکان لەسەر گڕگرتنی ئۆتۆمبیل زیاترن هۆکارەکانی چین؟ بڵێ طبعا لە وەرزی هاوینە کە دەبینین تایبەت ئەو ساڵ کە ڕێژەی پێوانەی شکان 170 ئۆتۆمۆبیل لە کوردستان ئاگری کرد. طبعا ئەگەر تەماشا بکەین گەرما لە وڵاتی ئیماراتیش هەیە و لە دووبەش هەیە و لە زۆربەی وڵاتەکاندا گەرما هەیە، بەڵام بەو شێوازە نییە کە لە کوردستان ئەو هەموو ئۆتۆمۆبیلە ئاگری بگرین. ئەگەر متابعە بکەین ئەو ئۆتۆمۆبیلانەی کە گڕیان گرتووە ئاگریان گرتیان مۆدیلیان لە خوار 2010 ئەوانەیە، یعنی پەیوەندی بە جۆری پەیوەندی هەیە. من بۆ خۆم زۆر متابعە دەکەم تا ئێستا دووربی لە هەموو شوفێرێکی بەڕست ئۆتۆمۆبیلێکی 2023 نەدیتە گڕی بگری 22 نەدیتە 18 و 19 نەدیتە. ئەو ئۆتۆمۆبیلانی کە مۆدیلیان تۆزێک نزبە بە هۆی چەند هۆکارێک هەیە کە ئاگری دەگرین. بێگومان سەبەبی ڕئیسی بنزینە دەبێت کوالەتی بنزینەکەمان باشترکەین. ئێستا لە هەندێک شوێن بنزینی زۆر باشمان هەیە و شوفێران بە تایبەتی شوفێران هۆکارن ئەگەڕێن کام بنزین هەرزانە بە دوایی دەکەن. دوای ئەوە ئەمە هۆکارمان هەیە چەند هۆکارێک دیکە هەیە ئەوی شوفێران کە ئێحتیمامی پێنادەن کوالێتی کەلوپەلەکانی ئۆتۆمۆبیل. ئێستا من لەبەر دەستمە دەتوانم شیکەمەوە کە چەندە مەترسین بۆ ئۆتۆمۆبیل. باشە پێش ئەوەی باسی ینی ئەم کەلوپەلانە بکەین وەستا شاخەوان ئەگەر باسی بنزینت کرد دەگەر بڵین ینی تۆ چیتە هەر بنزینخانەیەک سێ جۆر بنزین هەیە و سێ جۆر ئۆکتانی جیاوازی هەیە، ینی هەمویان کوالێتیان مەترسین بۆ سووتاندنی ئۆتۆمبیل یاخود جیاوازی هەیە لە ناوان جۆرەکانی؟ نەخێت جیاوازی هەیە. ئێستا زۆر بنزخانە هەیە بنزینێکی باش هەیە بەڵام قیمەتەکەی گرانە، هەموو شوفێرێک ناتوانێت خاستان بەتایبەت خاوەن تەکسیەکان ناتوانن تێکن بۆیان دەرنانی. ئێستا من بنزینم تێکردو ئێستا لە ڕێگا کە هاتم بە 1100 دینار تێم کرد بەڵام خۆزیات تێم نەکردبە. یعنی ئەوەش هەیە زۆر فلتوفێر دەکرێت لە بنزخانەکان بەداخەوە. من هەمووی ناڵێم کەسی باش زۆرە، بنزینی باشمان زۆرە، بنزخانەی باشمان زۆرە، بەڵام لەگەڵ ئەوەشە دەستکاری دەکەن. ئێستا من بە 1100 تێم کردیە خۆزیات تێم نەکردبە. باشە تۆ شارەزای شۆفێر چۆنەوە بزانێت؟ شوفێر نازانێت چی بکاتن. ئێستا تۆ کە دەڕێتە بنزخانەکە پمپی بنزینەکەی دادەگرێتەوە سەر تانکی بنزینەکە تۆ نازانیت چی دەستە ناوی. یعنی ئەمە دوایەوە شوفێر خۆ ناکرێت هەر بنزینەشی کە تێکرد بڕاتن لە مختبەری فازکە ئەمە دەگەڕێتەوە سەر زەمیری و بنزخانەی ئەبێ پێی بڵێ بنزینەکەم باش نییە. ئەمە بنزین سەبەبی باشە. ئەمە یەکێک لە هۆکارەکانە کە بەژێ دێڵین بۆ قایمقامێت وەکو قایمقامی هەولێریش گوتوێتی هەر کەس دەستکاری کوالێتی بنزین بکات یاخود ئۆکتانی بنزین بکاتەوە سزای قورسی بەسەردا سپێنین. باشە وەستا شاخەوان با باس لە ئەمانە چین لەبەردەستی تۆ ئەگەر باسی تەمانەوە کەمێکی کەلوپەلی ئۆتۆمۆبیلن بەڵام ئێستا باسی گەرکردنی ئۆتۆمۆبیل ئاگریکردنی ئۆتۆمۆبیل بۆیە ئەمە بەشی ئەو بەشانە باز دەکەین کە دەبێتە هۆکاری ئاگریکردنی ئۆتۆمۆبیل. طبعا لێرەدا با ئێمە ئەوەش لەبیر نەکەین شوفێران خۆشیان سەبەبن لە ئۆتۆمۆبیلەکانیان کە گەڕی دەگرین. تماشاکە ئێستا من دوو جۆرە فیتپەم لەبەردەستە. ئەم فیتپەمە کۆنەی یابانیە لە وڵاتی یابان دروست کراوە بە کوالێتێکی باش. بۆ نمونە سیارەی یابانی کە دروست دەکرێت ئەو فیتپەمەشی لەگەڵ دروست کراوە. باشە ئێمە لەگەڵ ڕێزم بۆ بازرگانەکان هەندێک لە بازرگانەکان ئەڕەنس دەکەن ئەو فیتپەمەی لە وڵاتی سین تەقلید دەکەن. ئەو فیتپەمە من نوێم هێناوە بە بەڵگە ئەوەی کە ویستیشی من دەتوانم لە دانەیەک هەتا 800 دانەی بۆ بێنم. ئەو فیتپەمە بە $1.5 تۆ حسابی خۆت بکە. شوفێر دەبێت ئاگادار بی سارەکەی بای دەفتەرە کە فیتپەمێکی دەبەستی بە $1 شوفێران زۆر تاقیب دەکەن ها زۆرشیان دەبەستن سەبەبن ئەوە سەبەبە شوفێران کە ئەویان زۆرترە بەسترێ لە ئەوەی زیاتر ئەوان دەفرۆشرێ لەبەر چی لەبەرەوەی هەرزانە کوالێتی باش نییە کوالێتی سفرە. ئێستا باسی مەترسیەکەیمان بۆ بکە ئەمە چۆن دەبێتەوەی گەرگرتنی ئۆتۆمبیل؟ ئێستا باسی دەکەم. ئەو فیتپەمە خۆی کە دروست کراوە کوالێتی باش نییە گەرم دادێ کە هەر کاتێک گەرم داد خۆش دنیا گەرمە تەسیرەکەی مەترسەکەی زیاتر دەبێت. ئەو فیتپەمە گەرم داهات ئەگەر بێت تەماشا بکەن. ئێستا گەر بتوان زەماتی بۆم وەرگرن تەماشاکەن بەشێش لە وەستاکان ئەگەر تەماشا بکەین چیان کردووە. ئەمە لە ناو تانکیە
لە ناو حەمباڵی بنزینەکەی بەڵێ. چیان کردو تەمەشا وارەکانیکە جۆینیان کردووە زۆر جار هەیە ئەو سارد و گەرمە پێک دەکەوێتن کێشە دروست دەکە شتێکی دیکە ئەگەر هەیە ئەگەر بەس لە بۆم وەرگن تەمەشا بکەن باش ئەمە هۆکاری شوفێر و وەستاکانە ئەگەر تەمەشا بکەین وایریان چۆن جۆین کردووە لێکوانە تاوایتەوە قاعدەکان نەگۆڕی هەستانە وارەکەیان جۆین کردووە ئەو جۆینە زۆر خراپە کاتێک کە سارد و گەرمەکە لێک بداتن کێشەی بۆ دروست دەکە ئەمە بابەتێکی دیکە زۆر جار هەیە مەسبێ قەپات دەبین چی لێدێ دەبێتە هۆکاری سوتانی قاعدەی فیتپەمەکە هەر کاتێک ئەو فیتپەمە کە سوتا تاواوە ئەو کاتە نەفەس دەدا باشە کە نەفەسیدا بێگومان ئەو غازەی کە ناو بنزینەکەی هەیە ئێمە دەبێت ئاگاداریەوەش بین دایمەن بنزین غازی هەیە بەڵام غازەکەش ئەمە استفادە لێ دەکەین لەبەرەوەی کانستەرێکمان هەیە ئەو غازە لە ڕێگای بۆڕیەوە دووبارە دەچێتەوە سەر بزوێنەرەکە لەوێندە دووبارە استفادە لێ دەکەین بەڵام کاتێک ئێرکوانە تاواوە ئەگەر لە بۆ مرگرن ئێرکوانە کە تاواوە ئەو غازە دەردەچی لە بنی ئۆتۆمۆبیلەکەیەوە بێگومان زۆر بە ئاسانی تەمەشاکەن چۆن ناوی تاواتەوە وارەکانە لە شێ دەرینەوە ئەمە هەمووی مەترسی ئەمە شوفێرەوە دەکا لەبەرەوەی شوفێر دەبێ بزانی لە چێ ئیش دەکا ئۆتۆمۆبیلەکەی لە چێ چاک دەکاتن ئەمە هەمووی هۆکار ئەوە لە سەتا چەند دەبێتە هۆکاری سووتانی ئۆتۆمبیل ئەمە 190 ئەوە نەمەترسێکی ئەوەندە مەترسی زۆرە چونکە من ئێستا و ماوەی تاقیبم کردووە زۆربەی بەداخەوە کەم نەخسە دەکەم 170 ئۆتۆمۆبیل لە کوردستان ئاگری گرتە بەڕاستی ژمارەی پێوانەی شکاندووە 170 ئۆتۆمۆبیل لە کوردستان وەستا شاخەوان وای دانێ من ئۆتۆمبیلەکەم مۆدلی کۆنە کە وەک باست کرد زیاتر ئۆتۆمبیلە مۆدل کۆنەکانن و بنزینخانەکانیش بنزینی باشیان نەبێ چۆن خۆم بپارێزم لەوەی کە ئۆتۆمبیلەکەم گڕنەگرێ بە چ ڕێگە بێگومان هەر کاتێک ئەمە ڕێگایە ئەگەر بنزینی باشت بەکارهێنا لەگەڵ ئەوە شاکاتی هەموو ئۆتۆمۆبیلێک شکستی دەبێت کاتێککە ئۆتۆمۆبیلەکەت شکستی هێنا یەکەم شت دەبێت و تاقیب بکەی کام وەستا اختصاصی ئەوەیە کە ئیشت بۆ بکاتن ئێستا خۆ هەر کەسێک دەتوانانی بۆ خۆی بڕاتن یعنی تۆ ئێستا بێژەری دەتوانانی بڕێک دوکانێکی فیتەریدا زۆر تەبیعیە لە کوردستان وایە هەر کەس ڕاست بۆتەوە دوکانێکی داناوە بۆ بەوەستا ئەمە یەکەم دووەم ئێستا من دەتوانم زۆر لەوە خراپتریش داخلی کوردستان کەم بۆ ئەگەر بێت و چاودێری هەبێ لەسەر ئەو کەلوپەلانەی ئۆتۆمۆبیل کە داخل دەبێ بێگومان ئەو کاتە مەترسیەکانی لە کوردستان کەم دەبێتەوە ینی ناکرێ تۆ سارەیەک بای دەفتەرونی وەک دوو دەفتەر بێ فیتپەمێک بە $1 داخلی کوردستان بۆ خەڵکیش دەیبەستێ دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێز شاخەوان سەلاح شارەزای میکانیکی ئۆتۆمبیل زۆر سپاس کە لەگەڵ زۆر سپاس